ئەممان دەبی ڕۆزە کاری گوناه زۆرەکانمان و بیکاتە هۆکارێک بۆ چوونە بەهەشتمان ئاگری دۆزەخ. ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو هاوڵاندا دانیشتبوو ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، بە سەحابەکانی فەرموو خوالیان ڕازی بێت: ألا أخبركم بخيركم من شركم؟ قالوا بلى يا رسول الله صلى الله عليه وسلم. قال: خيركم من يرجى خيره ويؤمن شره، وشركم من لا يرجى خيره ولا يؤمن شره. فرمووی ئایا هەواڵتان پێ بدەم ئەی سەحابەکان بەو کەسانەی ئێوە کە چاکن و ئەو کەسانەی ئێوە کە خراپن؟ چی کەسێک لەناو ئێوەدا چاکە و چی کەسێک لەناو ئێوەدا خراپە؟ خراپترین کەسی ئێوە کێیە و چاکترین کەسی ئێوە کێیە؟ پێتان بڵێم کێ چاکە کێ خراپە؟ سەحابەکان فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی باشترین کەسی ئێوە، خێرترین و چاکترین کەسی ئێوە ئەو کەسانەیە کە ئومێدی خێری لێکرێ، بەردەوام گەشتبینی بەوەی کە ئەمە کەسێکی چاکە، ڕێک و پێکە، تەنها خێر و چاکی لێبینیت، تەنها ڕێز و حرمەتی لێبینی، ئەو باشترین کەسە. بەڵام ئەمینی لەوەی کە تووشی شەڕ و کێشەت ناکات. باشترین کەس ئەو کەسێ سالم بێ، بێوەی بێ، ئاژاوەچی نەبێ، شەڕگێر نەبێت، شەڕ نەکات لەگەڵ خەڵکیە، ئەمە کە عەزێتدا ئەو کە عەزێتدا. و فەرمووشی خراپترین کەسی ئێوە ئەو کەسەیە کە ئومێدی خێری لێ ناکرێ، خێری لێ نابینرێ، چاکەی لێ نابینرێ، ڕێز و حرمەتی لێ نابینرێ، و خەڵکیش لە شەڕ و خراپەی ئەمین نییە. جا ئێمە نەفسی خۆمان بەراورد بکەین. ئایا کەسێک لە ئێمە، هەر کەسێک لە ئێمە لەو کەسانەین کە خەڵکی لە شەڕمان ئەمینە، لە زمانمان ئەمینە، لە دەستمان ئەمینە، یا لەو کەسانین کە خەڵکی یەک بستێ سیقەی پێمان نییە؟ ئەگەر کەسێک لە ئێمە خراپ بێ، ئەوە بەڕاستی کەسێکی فاشل و خراپە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەوە خراپترین کەسی ئێوەیە کە ئومێدی خێری لێ ناکرێ، بەیانی قەزەیەکی بچووک لەگەڵ یان ڕوو بدا، مناڵەکەت زلێ لە مناڵەکەی بدا ئەبێ شارجێی بێڵی ڕاکەی، ئەمە نەخراپ. ئەگەر مناڵەکەت شوختێ لە سیارەکەی بدا ئەبێ کۆڵانەکە بێنێتە سەرت، پەنا بەخوای گەورە. ئەگەر مناڵەکەت خێزانەکەت هەڵەیە بکات لە کۆڵانەکەدا حەیات دەبات. بۆیە کەسانێکی ئەوەندە خراپن پەنا بەخوا، دراوسێکەی کاتێک کە ئەیبینێکەوێتە ئینزارەوە، ئەترسەی لێ، چونکە زۆر خراپە. هەتا زانایان دەفەرمون خەڵکی وایە ئەوەندە خراپە، لە ماڵەوە پشیلەکەش لێترسێ، هەر پشیلەکەی بینێ ڕاکە. ئەمەندە کەسێکی خراپە پەنا بەخوا. ئەمە خراپترین مرۆڤە. با دڵخۆش نەبێ بڵێ دراوسەکانم لێم ئەترسن. تۆ ئینسانێکی خراپترین کەسی بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئیتر پێویست ناکە پۆز بە شتێکەوە لێ بدەی کە بەرەو جەهەنەمت ئەبات. تۆ کەسێکی قارەمان نیت، تۆ کەسێکی خەڵکی لە زمانت ئەترسێ، بەهۆی پاڵەوانی و شان و شەوکەتی خۆتەوە نێ خەڵکی لێت ئەترسێ، بەهۆی دەمە خراپەکەتەوەیە. ئیتر ژنە یا پیاوە